وفدی برادرانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان سەردانیان کردین بە مەبەستی گفتوگۆکردن سەبارەت بە یەکخستنی هەڵوێستەکان و ڕاگۆڕینەوە بۆ دروستکردنی هاوپەیمانیەتێکی کوردستان بۆ گفتوگۆکردن و دانوستانەکان لەگەڵ حکوومەتی بەغدا سەبارەت بە مافە دەستوری و یاسایی و ئاسایەکانی کوردستان و هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێمە پێمان ڕاگەیاندن کە ئێمە وەکو سەرکردایەتی کۆمەڵی دادگەری چەند ڕۆژە پێش ئێستا ئەمە لە کۆبنەوەی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بڕیارمان داوە کە کۆمەڵ هەوڵ بدا لەگەڵ لایەنەکان بەگشتی ئەو شەش لایەنەی کە کورسی پەرلەمانیان هێناوە بۆ عێراق گفتوگۆ بکە و هەوڵ دەین ئێمە نەخشە ڕێگایەکمان هەبێ و لەسەر وەرەقەیەکی عەمەل ڕێککەوین بۆ مافەکانی هەرێمی کوردستان. ئەوەش بەڕاستی چاوەڕوانکراوە، ئەوەش پێمان وایە کە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی دڵخۆش دەکا و هێز و پێز بە هەرێمی کوردستان دەدا و پێمان وایە دەبێتە زیاتر مایەی ئەوە کە مافەکانیشمان لە بەغدا بەڕاستی زیاتر بچەسپێن و بەدەستی بێنین و ئێمە پێمان ڕاگەیاندن ئەگەر برادرانی دەسەڵاتیانی پارتی و یەکێتی ئەگەر بەمە لەسەر ئەمە ڕێک نەکەوین ینی هەموو لایەکمان ئێمە ناچار دەبین ئەو کاتەی بژاردەیەکمان هەیە کە هەوڵ بدەن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ینی ئەوانەی دەرەوەی پارتی و یەکێتی لەسەر نەخشە ڕێگایەک ئێمە هەمومان ڕێکەوین هەر بەو ئاراستەی کە چۆن خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین و چۆن ینی ئێمە ببینە فراکسیۆنێک یا ببینە کوتلەیەک لە پەرلەمانی عێراق بۆ زیاتر داکۆچکردن لە مافەکانمان. ئەوان بەڕاستی پێیان باش بوو و دیارە هەمان بەڕاستی پێشنیار و قەنەعەتیان هەبووە و باسی ئەویان کرد کە هەوڵ بدرێت کۆبوونەوەیەکی لووتکە بکرێ ینی سەرۆک و سکرتێری ئەو شەش لایەنەی کە کورسیان هێنا بۆ پەرلەمانی عێراق. ئێمە گوتمان چ ئەمە بکرێ پێمان ئاساییە، بەڵام بەڕای ئێمە ئەگەر پێشتر مەکتەبی سیاسی لایەنەکان و لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنەکانیشانەوە لەسەر نەخشە ڕێگای ڕێک بکەوین و سەرۆکی حزب و لایەنەکان دوایی لەسەر ڕێک بکەن و واژووی بکەن ڕەنگە ئەمە باشتر بێ. بەرحاڵ ئەمە پێمان کێشە نییە، میکانیزمە ئەوە هەر کامێکیان بێ گرنگی ئامانجەکە بپێکێ. ئەمە کورتەی بەڕاستی کۆبوونەوەکە بوو لەگەڵ برادرانی پارتی. سەلامەت بیاخوا. بەم شێوەیە باز نەکرا، بەس باس کرا کە ئایا هەڵوێستی کۆمەڵ چییە؟ ئێمە گوتمان بەڕاستی کورسەکانمان بدەنەوە، ئێمەش دەکەوینە گفتوگۆ. گوتیان چۆن کورسی بدەنەوە خۆ لە لای ئێمە و گوتمان مەبەستمان ئەوە نی لای ئێوە بیان لای یەکێتی بێ، بەڵام ئێمە کاتی خۆی سکاڵامان کردووە کۆمەڵی بەڵگەمان خستۆتە ڕوو. ئەگەر بێن ئەو بەڵگانە ئەو سکاڵایانە بە وردی دراسە بکرێت کە مافمان کەوت مافەکانمان بۆ بژاردرێتەوە، مافیشمان نەکەوت بەنی بە لە ڕێگەی بەڕاستی بە دوواداچوون و لێکۆڵینەوەکی ورد ئێمە کاتی قسەمان نابێت. ناباسی ئەوە نەکە ینی بە دەقیقی باسی ئەوە نەکرا، بەڵام باسی ئەوە کرا کە ئایا ئەگەر ئەمە بێتە پێشەوە ڕای ئێوە چۆنە. بەڵێ مامۆستا باسی وە کرا کە کەی ئەو کۆبوونەوە بە نزیکانە دەبێت؟ وەڵا باس کرا کە کات ینی خێرا دەڕوا و لایەنەکانی بە تایبەتی چوارچێوەی هەمانجی کاروباری خۆیان تا عەهدێک ڕێک خستووە کۆبوونەوەیان کردووە و سونەکان ئەنجومەنێکی سیاسیان پێکێنەوە، بەڵام ئەوەی کە بەداخەوە کورد پەرتەوازەیە کە لە بەرژەوەندی نە کوردە و نە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێمە گوتمان ئێمە مەناعەتمان نییە هەر کاتێک ڕێک بکەوێ لەسەر میکانیزمەکە ڕێک بکەوین بە تایبەتی ئەوەی کە بەلای ئێمە گرنگە نەخشە ڕێگای ئەم شەش لایەنەیە بۆ پەرلەمانی عێراق لە چوارچێوەی بیرکردنەوە بەرژەوەندی تەشکیل حیزب بچینە دەرێ ئێمە بۆ هەمووشت حازری. بەڵێ ئەمە وەکو کۆمەڵی ئیسلامی بڵێم ینی ئێوە چی دەڵێن لەسەر هەردوو دەست پێشخەرێکەوە زایدان تا چەندە کاتیەوەی حیزبە سیاسەکانی ئێمە لە بابەتی پۆست و پلە بێنە دەرەوە لە بەخدا بتوانن یەکدەنگ بن بۆ یەکلایەکردنەوەی کێشەکان. ئەم پێما سەبار بە دەست پێشخەری
هەر لایەنێک لای خۆی ڕەنگە برایی دابێت کە دەست پێشخەری بکە. ئێستا بۆ من ئەگە بە زەمن بێ بە کات بێ بگەڕێنەوە ئێمە ڕەنگە پێش هەموو لایەنەکان دەست پێشخەری ما کردووە و نوێنەری ئێمە مامەست ئەحمەد لە سلێمانی کۆبوونی لەگەڵ ینی فراکسیۆنی یەکگرتوو کردووە هەر بۆ ئەم بابەتە. ئەم پێم ینی هیچ کەس نەڵێنیم ئەمە دەست پێشخەری من بوو ئەمە پرۆژەی من بوو لە ئێستاوە باڕاستی نەکەین بە دەستکەوتی حزبی و ئەم قەزیە گەورە گچکە نەکەینەوە. ئێمە دەڵێن گفتوگۆمان کرد ئێستا خۆ پارتی هاتووت لایمە خۆ یەکگرتوو هاتووە نیە ئەمە گوتمە کاکە من نەدەڵێن دەست پێشخەر بووین ئەوان بڵێن دەست پێشخەر بووین. ئێمە گفتوگۆمان کردووە کە چۆن ئێمە هەوڵ دێن ڕێکەین خاوەنی یەک پرۆژە بین یەک هەڵوێز بین کاروبارمان ڕێکخەین. ئێمە بەڕاستی بەم ئاراستە دەمانێت هەنگاو بنین ئەمە کاتی بەبیریشمان هێنانەوە. ئێمە بەلای ئێمەوە نە کورسیمان بەڕاستی کێشەیە نە پلۆپۆستمان بەراوە کێشەیە لەم قەزیەدا قەزیە گەورەکەی کە ئایا چەند بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیان تحقیق دەبێت کاکە فەرموو مەسەڵەن ئەوە مانجی 12 ئێستا موسێ مانجی 9 وەرنەگرتووە دێ و نایەوە نییە باشە مە قەزەشی گرنگ نیە لەسەر ڕێکەوین چی بکەین لەسەر مادەی 130 ئێمە قەزەشی گرنگ نیە ڕێکەوین چی بکەین لەسەر دادگای فیدرالی ینی گرنگ نییە کە ئەمە ڕێکەوین لەسەر ئەو ئەنجومەنی ئیتیحادیە کە باز دەکرێت گرنگ نیە ئەمە ڕێکەوین لەسەر یاسای نەوتوغاز گرنگ نیە ئەمە ڕێکەوین ئێمە کۆمەڵی بابەتێ بەڕاستی دەکرێت ئەمە ئەوانە بکەین ئەساسی کە ئەمە هەمومان لەسەر ڕێکەوینەوە ئەمە کات بەبیرمان هێنەوە کاتی خۆ لە 2005 هاوپەیمانی کوردستانی هەبوو 75 کورسیان هەبوو ئێمە بەشداریشان پێ نەکردین هەمیان بەیەکەوە بوون ئێمە بخۆمان بەتەنیا دابەزین بەس کە چوونە پەرلەمانی عێراق کۆمەڵ گوتی کاکە ئەم دوو کورسش لەگەڵ ئەم 75 بوو 77 بەبێ بەرامبەریش بەڕاستی مەمەست عەلی باپیر ینی ئەو کاتی لە بەغدا لە 2010 تا 2014 تەمان ینی هەموو بەشادی هەموو لایەک هەرچی لە بەرژەوەندی کورد و ئەم هەرێمی کوردستانەوە بێ لە کۆبوونەوەکانی کە لەوێ کراون حەقەتەن ینی ئەواش بەڕاستی لایەنەکان متمانیان پێ هەبوو کە سەرکردایەتیان بکە کە ئاراستەیان بکە ئێمە بەبێ مقابل ئێستا شەروایە مەکاکە ئەمە کورسێکمان هەبێت دەمان هەیە بەڕاستی پێمان لە بەرژەوەندی ینی گەلی کوردستان و هاوڵاتیان گەورەتر نییە بەڵێ بەڵێ تقریبا لێک نزیک بوو ئێوە پشتوانی کام پرۆژەکەن کە یەکگرتوویەتی یاخود پارتی یاخود خۆشتان پرۆژێکتان هەمومان پرۆژەمان هەبووە ئێستا ئێمە هەرچی شتی باش بێ لەو برانی یەکگرتو پێمان گوتم ئەمە پژیر دەکردن ئێمەش هێندێ پێشنیارمان هەبوو ئەوانش پژیریان کردو یانیم لێرە ئەوە نییە ئێمە ئێستا ینی یەکێک هات بێ وەرەقەیەکی عەمەل بێنێ بڵێ کە دێ بابین دیراسی بکەین ئەوان نییە ئێمە کۆمەڵێک پێشنیارمانە برادرانی پارتی ئەوڕۆ هاتن کۆمەڵێک پێشنیاریان پێ بووە برانی یەکگرتو هاتن کۆمەڵێک پێشنیاریان پێ بووە حزبی کەشێ لەوانە ئێستا من نەمان بینی بن یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێست وانە ئەویش لەوانەیە کۆمەڵێک پێشنیاری هەبێ ئێمە بەڕاستی من ئەنی لێرەوە داوا دەکەم هیچ لایەکمان ئەم قەزە نەکاتەوە خۆ کاکە هەڵبژاردن پێش نییە نەکەینە بانگەشەی ینی مادەیەکی بانگەشەی هەڵبژاردن پێش نییە پێش ناکە بڵێ ئەوە من وام کردە من وا دەکەم وانە خۆش نییە بەڵێ ئەمن هەز دەکەم یا ئەوە تا ئینشاڵڵا بەشم ئەم زارەی سەرکردایەتی کورد ینی کار بەدەستان بڕیار بەدەستانی کورد بەخۆیان داهاتنەوە چکە بەڕاستی ئەم بارودۆخی کە ئێستا لە عێراق هاتوتە پێشەوە دێتە پێشەوە لە قازانجی کورد نییە بەڕاستیانی ئومێد دەکەم کە ئینشاڵڵا وا بێ هەز دەکەم حەقەتەن هەموو لە جایاوەتە ماندوو بووین لە بربەرەکانی و دمکە دمک و کێشە و نیزاع لەگەڵ یەکتر یا بەخۆمان داهات بینەوە بە تایبەتی لایەنەکانی دەسەڵات بەڕاستی مەبەستمە گرنگە ئێستا هەز دەکەم بە ئاراستەی ئەوە کە هەمومان یەکریز بوون و هاو هەڵوێز بوون لەسەر کارنامەیەک ڕێکەوین ئەمە قەناعەتێک بێ و نا بۆ بەغدا باسی ناخۆنی زارێ بۆ بەغدا بەڵێ دەستان خۆش بیاخۆ